سڵاتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆن سلێمانی دیلمان خەسراوم لە بەرنامەیەکی دیکەی ئەستاتیکاوە هاتمەوە خزمەتتان لە ماڵی خوددام لە مزگەوتی سەلاحەدینم هاتوومەتە خزمەتی مامۆستایەکی پایەدار مامۆستایەکی بەڕێز لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەمەوێت لەگەڵ بەڕێزیاندا باس لە وێزگەکانی تەمەنی بەڕێزیان بکەم و هەندێک لە پیرۆزیەکانی ئەم مانگە پیرۆزە بکەم لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا مەحموود ئازادی وەکو مامۆستای ئاینی قسە و باس دەکەم. مامۆستای بەڕێز سپاس بۆ بەڕێستان کە داواکەت قبول کردین و ئەتوانین لەم شوێنە پیرۆزەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێستا بکەین. من سپاسی جەنابتانەکەم و بەخیارتنتانەکەم داواکەم لە خوای گەورە کە لە هەموو بەڵاو موسبەتێکی دین و دنیا بتان پارێزێت و لە کارەکانتانە سەرکەوتوو و ئینشاءڵڵا من زۆر خۆشحاڵم کە لە خزمەتتانام لەوە فرسەتێکە و لەوە کاتێکە. سەلامەت بی مامۆستاگیان. مامۆستا من دەستوری بەرنامەکەم وایە هەندێک جار دەمەوێت ژیانی سادەی مامۆستایانی ئاینیش بزانم، دەمەوێت لە وێزگەکانی منداڵیەوە بەڕێستان بزانم چۆن وێزگەکانی منداڵیتان تێپەڕاندووە. وڵا بەڕاستی ئێمە کاتی خۆی کە منداڵ بووین ئەلبەتە من تەمەنێکم هەیە تەمەن درێژ ئینشاڵڵا تقریباً 75 ساڵێکم. من کاتی خۆی لە 1952 لە پێنجۆن لەدایک بووم لە ساقیت. بەڵام دوایی ماڵمان هاتووە بۆ سلێمانی لە خوار مزگەوتی خانەقا و لە خانوویە کابووین. بەڵێ حوشەیەک بوو، حوشەی گەورە 18 ماڵی تیا بوو. بەڵێ هەر هۆدە و هەیوانێک ماڵێکی تیا بوو. لەم حوشە گەورە یەک ئاودەسی تیا بوو، یەک بەلۆی ئاوی لە حوشەکە بوو. حەمامیشی نەبوو. ناوەڵە حەمامیشی هەر عیب نەبێت تەواڵدەکە کرابوویەوە بە تەواڵدەکە کرابوو بەخۆی گونیەک بە بەردەمیا بوو. بەڵێ جامە بەسم وەیە ینی ئێمە لەو کاتانە ماڵمان لە سلێمانی بوو و هەروەها یعنی ئەوە من 4 ساڵانە بوو. هەتا قەیدی 57 گەڕام من لای نفوسەکە هاتە حوشەکەمان ناومان تۆمان ناویان نووسین باوکم و دایکم و براکان و ئەمانە. جا ئەو کاتە ئێمە یعنی باوکم لە مەکتەبێکە پێڵ مەکتەبی خالیدی پێڵێن لەوێ لە سفی یەکا وەرگیران بچم. وای باوکم دەریهێنام و قسمە حوجرە چوومە حوجرەی مامۆستا مەلا حەسەنی گەدەزبێری هەبوو. لەوێ تر دەستمان کرد بە خوێندن و خۆلاسە فەقیهەتی و ئینجا بینی دەستمان هەڵگرت و دوایی چوومەوە لای مەلا مستەفایەکە بوو پینەچی بوو مەسەلەن 15 تەلەبەیەکە بووی نەچوین مانگی ڕوع دینارمانەدایێ دەرسی قورئانی پێوتی. ئێتاوە ئیتر دوایی چوینە مزگەوتی هومەرمەنانیش هەبوو لەوێ مزگەوتەکە برجادەکە و تێک چوو. جا لەوێ شەر ئەمان خوێنیت دوایی ئەوە وردە دەستمان کرایەوە بۆ فەقیهەتی و خوێندن و ئەمانە ئیتر بەرەبەرە دەستمان پێ کرد بە خوێندنی. باوکت مامۆستای ئاینی نەبوو؟ باوکی بەڕێستان؟ نەوەڵام بەڵام یعنی مەلای زۆر خۆشەویست ئەهلی دین بوو. ئەهلی دین زۆر ئەهلی دین بوو. ناوی حاجی حەمە ساڵح بوو بەڵام ئیتر نازناوێک هەیە بوو پیانەوە ساڵحە سڵاوات. سڵاوات ئەوە سڵاوات هەیە دائیمە دەم بە سڵاوات بوو. بەڵێ جەزاکەڵڵا. ناوێت نەبوو ساڵحە سڵاوات. وڵاتم باوە باشە لە پێنجۆن هەریەکە نازناوێکی هەیە ئەوەی تۆ باشکاوەتەوە ناوی ساڵحە سڵاوات دەگە ناوێکی تر وایە خراپ بوو. وەڵڵا ئینشەڵڵا ڕۆحیان شاد دەبێت نمونێشیان زیاد بێت کە کەسایەتێک و مامۆستایەکی باشی وەکو بەڕێستانی پەروەردە کردووە. مامۆستا ئەی مەسەلە دینداری حەزە یاخود عەقیدەیە؟ دینداری؟ بەڵێ دینداری ئەوەیە کە لەناو دڵ و دەرووندا جێگیر بێ. بەڵێ تێگەی ئەوەیە کە الئیمان ما وقر في القلب وصدقه العمل. بەڵێ ئیمان و بڕوا ئەوەیە لەناو دڵ و دەرووندا جێگیر بێ و عەمەل و کتەبەکانی بیسەلمێنێ کە تۆ خاوەنی و ئیمانەی. بەڵێ یعنی مەسەلەن تۆ کە ئیمان و بڕوا لەناو دڵ و دەرووندا جێگیر بوو ئیتر لە باقی ئەندامەکانتان ڕەنگە داتەوە. بەڵێ لە دەستان ڕەنگە داتەوە قەت پەلاماری گوناهی پێ نادەی. لە چاوتان ڕەنگە داتەوە تماشای حرامی پێ ناکەی. لە گوێچکەتان ڕەنگە داتەوە گوێبیسی حرام نابی. لە زبانتان ڕەنگە داتەوە قسەی حرامی پێ ناکەی. لە قەشتان ڕەنگە داتەوە بەرەو حرام پێی ناڕۆی. لە مەعیدە و ناوسکە ڕەنگە داتەوە حرامی تێ ناکەی.
لەبەرەوە ئیمان و بڕوا لەناو دڵ و دەروندایە ئەمجارە عملەکان هیچ سلمێنێکەوە خاوەنی و ئیمان و بڕوایی. مامۆستا بەرەکەت بکوێتە تەمەنتانەوە طبعاً ئەمەی کە بەڕێستان دەیڵێن هەمومان بە تێستێکی ژیان و بە تەمەنێکدا تێدا پەڕین، هەندێکمان زوو پێی دەگەین، هەندێکمان درەنگ پێی دەگەین، هەندێکیشان هەر دەیانەوێت پێی نەگەن، وانە بەس ئەوەی کە پێی دەگا وەڵاهی ئەوە خێرێکی گەورەی و بەدەستی هێنا و وەگەڵێ لە پێش هەمومانەوە ئەوەکە. باشە مامۆستا لەگەڵ دایک و باوکتا پەیوەندیت چۆن بوو؟ وەڵا لەگەڵ دایک و باوکمان پەیوەندیمان باش بوو، خۆش بوو. باوکم دایکم ئەلبەتە هەردووکیان عەمری خۆیان کردووە، ڕۆحیان شاد بێ ئینشەڵڵا، جێگەیان باش. لە عومری 89 ساڵی بەڕۆژوو بوون عەمری خۆیان کرد. جا باوکم منی زۆر خۆشەویست، چونکە من تەلەبەم و دوایی بووم بە مەلا ئەو ئاواتی ئەوە بوو کە من ببم بە مەلا و خولاسە بە نوێژی بکەم و خوتبەم هەبێ و وتارم هەبێ و قسەم هەبێ ومانە. ئەوە باوکم خۆی ئەوەی بینیتە زۆر دڵخۆش بوو. ئینجا تۆ لە باوکتە چیا لە دایکت؟ کامیانە گرتۆ لای باوکت ئەچی لە ڕوو با بڵێن شکڵا؟ تقریباً لای باوک. لای باوکت بەڵێ. ئەجا باوکشم ڕێشێکی سپی هەبوو، ڕێشتی هەڵا بوویەوە. بەڵێ بەڵێ. ئیتر جا هەردووکیان هەر باش بوو. بۆ منیش باشم بۆ هەردووکیان ئەلحەمدولیلا. دەخوا بەزیابێ. ئیتر دایکم باوکم ئیتر لە ماکانە کە پیرۆم پێکیانکەم من هێنامە لای خۆم. والله لەو خێرە خۆتی بێبەری نەکرا خزمەتمە کردن. باشە مامۆستا هەر لەو پرسیارەی جەنابتەوە زۆر جار دەبینین لە ئێستادا دایک و باوک پەراوێز دەخرێن یا ئەڵێ گیرمان خواردووە بەدەست دایک و باوکەوە نەعوزوبیلا ئەوە ئێمە نین. باشە لە ئێمەیە ئەوە ڕوونایەت، چونکە دایک و باوک دایک بۆ خۆی وەگەڵێن بەهەشت لە ژێر پێکانیایەتی بە پیرۆزەکەی خۆیەوە، باوکیش ئەو باوکە ڕەنج کێشەیە کە هەمومان شانازی پێوە دەکەین. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێستا ئەوانەی کە ڕێز لە باوک و دایکیان ناگرن، حرمەت لە دایک و باوکیان ناگرن، لە ئاینی پیرۆزی ئیسلاما جیانە بێتەوە؟ بەڵێ جا تۆ بڕوانە خۆی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەفەرێک بۆ دەورەی کەعبا تەوافی کرد. بەڵێ. پیاوێکی بینی دایکی بە کۆڵێ بۆ تەوافی پێ کرد. ئەڵڵا. وتی قوربان عەرزی پێغمبەری خوای گوتی قوربان ئەی پێغمبەری خوا من حەقی ئەم دایکم بەجێ هێناوە کە من بە کۆڵ چەند ساڵ بە کۆڵی گێڕم، بە کۆڵی بم بۆ سەرا و خولاسە ئەم لاولای پێیەکەم، ئایا من حەقی ئەم دایکم بەجێ هێناوە؟ بەڵێ. پێغمبەری خوا فەرمێ ئەو کاتەی کە تۆی فڕیاوەتە دەرەوە لەو چرکا ئێش و ئازارێکی پێگەیوە قەت تۆ ناتوانانی ئەو چرکە و ئازارەی ئەو خولاسە بدەیتەوە. بەڵێ. لەبەرەوە یعنی هەرچێن ئێمە لەگەڵ دایک و باومانە چاک بین ناتوانین حەقی دایک و باوک بە چاکی بدەین مەگەر ئەوان ئازادمان کەن. وەڵا بە تەئکید وایە مامۆستا. جا دایک و باوک بە حەقات حەقی زۆرە بەسەرمانەوە، ئەبێ ئێمە ڕیعایەتی حقوقی دایک و باوک بکەین بۆ ئەوەی کە دایک و باوک لێمان ڕازی بێ، چونکە دایک و باوک لێ ڕازی نەبێ ڕۆژێک هەرە بێ جا ئەواڵێن برایەک ژنەکەی حەزینەیە کرد باوکی لە ماڵا بێ ببن بۆ شوێنی هین خەڵوتگەی پیران و ئەمانە. ئیتر باوکی ئینکە کە بیبا بخۆ باوکی دەست کرد بە گریان وتی ڕۆڵ بۆ ئەگری، وتی باوە بۆ ئەگری، وتی وەڵای ڕۆڵ من بۆ تۆ ئەگریم بۆ خۆم ناگریم. وتی چۆن تۆ ئاوا من دەرەکەی سبەینێک ئەو مناڵانە ئەوە تۆ دەرەکەن. ئەمجا چوو باوەشێ کرد بە باوکی هێنایەوە داینا و خولاسە پەشیمان بۆ لەوەی کەەوە بگوێ ژنەکەی بکات. باشە مامۆستا لە تەمەەن تا کە دەڵیت باوکو دایک تەمەنێکی خۆیان کرد یاخوا ڕۆحیان شاد بێت، بەڵام لەو تەمەنەدا کە لەگەڵ جەناب تا بەرکەوتنیان هەبوو چ شتێک ئازیەتی یایت کە بۆت نەکردن یا لە دەسەڵاتدا نەبوون بیکەیت؟ وڵاهی بڕوانە من سەفرێک فەقێ بووم لە ئاروزەر هەیە لە مەنتیقەی لای پێنجوێنەوە. بەڵێ. لەوێ فەقێ بووم پێویستم بە 1 دینار بوو. ئیتر لە ئاروزەر و بە پێک کەوتمە ڕێ ڕۆشتم بۆ ماڵمان لە ریەکە پیانەوە بارەوە لای پێنجوێن. تقریبا 4-5 سەعات ڕێیە بە پێ بڕووی 5-6 سەعات دەبێت. بەو شاخا سەر کەوتم بە تاریێرا چووم بە خوار و ڕۆشتم بۆ دەشتا چوون بۆ لای باوکم بەڵا باوە هاتووم وتۆ بۆ 1 دینار بم بیتێ کە قاتی جلی پێ بکەم. جلەکانم ئەوە لە سەیدایشم داوای دڕابوو، ئەمەش دوانی دڕابوو.
پارەش نەبوو جلی پێ بکڕم لێەوە ڕۆشتمەوە بۆ دینارێ بماتێ وتی ڕۆڵە بەو قورعانە شک نابم ڕقێکیشی بمێ نەیبوو ئیتر ئەوە هەر ئێش و ئازار بوو دڵمان کە من پارەم نییە یارمەتی بدەم تێگەی ڕاست ئێش و ئازار بۆ دڵما هەر بیرم لەوە ئەکردەوە تێگەی ئەگەر باوکم پارەی پێ بووایە ئەیدامێ پارەکە ڕاست تێگەی پێی نەبووم داتێجا من ئەوار ئێش بوو لە دڵما کە باوکم ئاوا فەقیر بوو من نەبوو یارمەتێکی ڕاستە ئێستش زۆر جار کە پارە دێتە گیرفانتەوە یادی ئەوە خۆزی ئەم کاتە بووە مەسەڵەن خۆ باوکم لەوە دوای احتیاجی کەوتە ئەسمانیمە احتیاجمان دەفع کردو بەڵێ الحەمدولله وامان کرد مەسەڵەن باوکمان نادۆ بۆ حەج دایکمان نادۆ بۆ حەج سپاس بۆ خوا الحەمدولله خزمەتمان کردوون تەرتیباتمان بۆ کردوون خوا بەزیابێ یعنی باشە مامۆستا ئەگەر لە حاڵێکدا دایک و باوک زۆر ماندوو بوو بن لەگەڵ تا تۆ نەتوانیت یا ئەو دایک و باوکت لە دەست دابن دوای ئەوە چۆن ئەتوانین ئەو چاکەیە بینەوە مامۆستا وەڵا ئازای چۆنە ئەتوانین و چاکەیە بینەوە بۆی کە سەدەقە و خێریان بۆ بکەین سەدەقە و خێر سەدەقاتیان بۆ بکەین خێریان بۆ بکەین ئەمجارە دوعایان بۆ بکەین مەسەڵەن قورعانیان بۆ بخێنێ سەوابەکەیان بۆ بنێرین دوعای خێریان بۆ بکەین لە دوای نوێژەوە لە ڕەمەزانە لە غەیری ڕەمەزانە تێگەی دوعا یعنی فریای ئەو دایک و باوکەکەوێت لە قیامەتە بەڵێ مامۆستا لە دوعاکانی جەنابدا چ دوعایەک هەبووە زۆر چاوەڕێکەی کە خوای گەورە جواب بدباتەوە وەڵاهی جا دوعاەکەی من زۆر جار ئەو دوعا خوێنم لا حول ولا قوة إلا بالله توكلت على الله الحي الذي لا يموت توكلت على الله الحي الذي لا يموت الحمد لله الذي أواه تآخرينك وأنا خوينم أمجا دعاية لجيك بيغمر إخوة فرمي الحمد لله الذي لم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك ولم يكن له ولي من الذل وكبره تكبيرا ومين والله جاء دعاية دعائه قوريه هر کەسێ بیخوێنی هەچێ داوامکە خوای پێدا بەڵێ دەبوو ئەمەم نەکردایە مامۆستا بەم دەبووە خوا هەر لێمان خۆشە بێت زای چۆنە کە خوا چەند وشەیەکی جوانی هەیە کە فإن الله يغفر الذنوب جميعا مادام ئێمە ئیستیغفارمان هەبێ داوا بکەین لە خوای گەورە لێمان خۆش بێ خوای گەورە و میرەمان ڕەدی ناکاتەوە بەڵێ تێگەجا لەبەرەوە أما وعدك فرمي والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا يعني باقيات الصالحات بيت اللي عملوا كداري شاكك بو قيامت بكار الدين جا شي بكار الدين أو مثلا توج مجوانيك أدبيب مثلا داواي لي برنو داواي لي خوج من الأخواي قبر بكيد تيجي خوا إن الله يغفر الذنوب جميعا بله خوا لە هەموو گوناهەکان خۆشە بێ مادەم کە تۆ داوای لێخۆش لە خوای گەورە بکەیت دیگە موهیمەکە ئەوەیە تۆ مەسەلەن بڵێن گوناهت ئاسمان و ئەرزی پڕ کرد بێ بەڵێ بە یەک وشە بچیتە بابی مەسەلەن ئیستیغفار و داوای لێخۆش لە خوای گەورە بکەی خوای گەورە و میهرەبان إن الله يغفر الذنوب جميعا خوا لە هەموو گوناهەکان خۆشە بێ تێگەی خوا هەر لێبوردەیە خوای گەورە و میهرەبان لە هەموو گوناهەکان خۆشە بێ جا لەبەرەوە ئەبێ ئێمە یعنی دەستی نزا بەرزکردن و بارگای خوای گەورە هەر تۆ خاوەنمانی هەر تۆ مەسەر خاوەن ڕەحم و بەزەی بە یەقین ئەکرێ مامۆستا ئەبێ یەقین وانە یەقین بێت ئەبێ یەقین و ئەمە هاکەزایی نابێت تۆ مێشکە لە شوێنەیەکە بێت و لەبەر ڕیایی و لەبەر چاوی خەڵکی دەست بەرزکەیتەوە شتی وانە نان ئەزای چۆنە پەیوەندی ڕۆحیەکەی ئەبێ هەبێت خۆی ئەبێ یعنی شتەکە لەبەر خاتی خواوێ وەکوی سەهین باسەکە ئاڵێ دوو پیاو هەبوون یەکێکیان چووە بەهاشت یەکیان چووە جەهەنەم باشە ئەلێ یەکێکیان خراپەی کرد بەوەی خراپەکە چووە بەهاشت ئەویان چاکەکە بەوەی چاکەکە چووە بەهاشت وتیان چۆ نەما وتی ئەوەی کە خراپەکەی کرد ئەی خوایە لێم خۆش ببی لەبەر ئەو گوناه هەم کردووە چووکە داوای لێ خوێنی خوای گەورەی لەبەر ئەو گوناهی کردووە خوا قسێ باشەوە هەچە گوناهیشی کردووە تێگەی بەڵام ئەمیان چوو تاقەتێکی کرد ئەچوو تەکەبوریە کرد بەسەر خەڵقا فیزە کرد بەسەر خەڵقا کە ئەو تاقەتەیە کرد یعنی بە ڕیایی بوو ڕیایی بوو لە دینە ئەمە قبوڵ ناکرێت خوای گەورە قسە ناو دۆزەخەوە
باشە کەواتە مامۆستا باسی کیبرم لەبەرەوە ئەبێ ئینسان ینی هەر عملێکە کردی لەبەر خاتی خوای گەورە بێ ڕاستە کە لەبەر خاتی خوای گەورە بوو ئیتر تۆ ڕووکەرە خوای گەورە خوا لە گوناهەکان نەخۆش باشە مامۆستا کیبر لە دینا هەیە کیبرکردن لە دینا نییە کیبر ینی کێرە و کەسانێک کە کیبر دەکەن مثلەن فیزەکەم بەسەر خەڵقاکە نەما تۆ لەو پلە و بەرچێکە لەو خۆلاسە ئەوە هەریژ نییە من هیچم ئەو خۆلاسە هیچ نازانم من شەدەزانم تۆ ینی خۆت بەرزکەی بەسەر ئەوە فیزکەی بەسەریە تێگەی من ئەوەم هەیە ئەو نیەتی ئەوانە نابێ هەبێت ئێمانە ئەبێ ئێمە مەهماکان دەوڵەمەندبین مەماکان تەعاتمان زۆر بێ عیلمان زۆر بێ ئەبێ وابزانین تێگەی ملکەج بین جوانە مامۆستا پرسیاری کەم دەبێت هەر لە ڕووی دینەوە بەس پێم خۆشە بزانم هاوڕێکانی تەمەنت کێ بوون وڵای جا من هاوڕێی تەمەنم زۆر بوون مەسەلەن من هاوڕێی تەمەنم یەکێ لەوانە مامۆستا مەلا عەلی بیارە بوو مامۆستا مەلا عەلی بیارە بەڵێ وەی ناسم مامۆستا مەلا عەلی مەلایەکی چاک و پیاوێکەوە شەهید بوو لەین هەلەکە خۆمان نابوو شەهید بوو ئەمجا مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بەڵێ لەگەڵەوانە پەیوەندیت هەبوو مەسە ئەمانە ئێمە کاتی خۆی هینمان هەبوو بە سەریەکان باشە مامۆستا لەگەڵ با بڵێن بیارەیشە وەکو تەریقەتەکە دەڵێم وەکو دینەکە دەڵێم پەیوەندیکی باشە هەبوو لەگەڵیانە پەیوەندی هەبوو لەگەڵیانە بەڵام ینی من هەر پەیوەندی دۆچایەتی برایەتی بوو بەڵێ بەڵێ ئیتر لەگەڵ یەکە توشمان هەبوو یعنی مەتەلەن هاتوچی خانەوادەیی و ماڵ و منداڵ و ئەمانە باشە مامۆستا هاوڕێ گرنگە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە خەڵکێکی کەسێکی چاکەکار بین کەسێکی بین ڕێگەیەکی هەڵە هەڵ نەبژێرین ئەلا تەقدیر ئەبێ ئینسان هەوڵ بدا ئینسانی باش هەڵبژێرە بۆ ڕفاقەتی خۆی بەڵێ چونکە تۆ ئینسانی باش هەڵبژێری بۆ ڕفاقەت و هاوڵێتی خۆت بەڵێ قەت ڕێگەت لێ خراپ نابێ ڕاست لەبەر ئینسانە باش هەڵچووکەوت دەکەیت بەڵام ئەگە ئینسانی خراپ بکەیت بە ڕفیق و خولاسە ینی هاو تایخۆت ڕێت لێ ئەگۆڕێ لەبەرەوە تۆ ئەگەر نەتوە ئەگە بێتە سەر ڕێگەی ڕاست باشە بتوانانی ئەگەر نەتوانی لەگەڵ یا هەڵچووکەوت مەکە چونکە بۆ ئەو ڕێگەی خراپی کردوتە بەر تۆش ئەگەر ئیسە مەسەر خەڵقێگەیە لەوڵ ئینسانێکی باشە بەڵام تماشاکەی پاش بینی خراپە بێت چییە ڕفاقەتی هاوڵی خراپی کردووە کاریگەری هاوڵی لەگەڵ ڕفیقی خراپ هەڵسەن و داریشی کردووە کەەوە مەسە ئەدەبی تەواو نەبووە ئەخلاقی تەواو نەبووە ڕەوشی تەواو نەبووە ئەمە ئەخلاق و ڕەوشەکانی وەرگرتووە مامۆستا بۆ خۆت هەرگیز شتێک هەبووە لە ژیانکردنا لی پەشیمان بیت بڵێ خۆزگە ئەوم نەکردایە ئێستا من وتم 2 ساڵ تەمەنم دەبوو ئەو 2 ساڵی تەمەن ئەو شتم نەکردایە بۆ جەنابتان شتێک هەبوو کە بڵێ خۆزگە الحەمدوللا مشتیوام ڕێنەکەوتەوە نەبووە الحەمدوللا مەژ نییە ئەوەی من بێ بۆ شتێکی کە بەڵێ الحەمدوللا نەبووە ئەوەی کە کردوتە بە قەناعەتەوە کردوتە مامۆستا ئەمە یەکێک نییە لە خاڵەکانی بڕوا بەخۆبوون خۆ دروستکردن کە تۆ شتێک بکەیت پەشیمان نەبیێ لە جەنابتە ئەمە گرنگ نییە زۆر گرنگە یعنی مەسەلەن بەڵام یا ئەو شتێک کە تۆ لێ پەشیمان نەبی شتەکە لە واقعا باش بێ بەڵێ تێگەی نەک شتێکی خراپ بێ و تۆ بیکەیت و لێ پەشیمان نەبی ئەوێ ئێستا مەبەستەکەم لەوەیە لەوانەیە ئێستا چەندین گەنج ئەوانەی کە لە نێوان 14 بۆ 20 ساڵی تەمەنیاندا دانیشتون بە دیار ئێمەوە دەیانەوێت ئامۆژگاری و پەیامەکانی جەنابتان وەرگن چۆن ئامۆژگاریان دەکەیت وڵا مەسەلەن ئامۆژگاریان بۆ شێوازە ئەکەم بەڵێم بێن ئیمان و بڕواکی ڕاستەقینە لە ناو دەروونتان جێگیرکەن ئاکارە جوانەکانتان پیادە بکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چه ئەخلاق و ڕەوشێکی هەبووە ورن ئەو ئاداب و ئەخلاقانەی پێغەمبەر لە خۆتانە تەطبیق و دابینکەن چونکە خوای گەورە و میهرەبان بە پێغەمبەری ئیسلامە فەرمێ مە زۆر موهیمە وئینەکە لەعەلا خولوق عەظیم فەرمی محەممەد بەڕاستی تۆ لەسەر ئەخلاق و ڕەوشێکی زۆر بەرزی بزانە خوای گەورە و میهرەبان ئاەتی بۆ پێغەمبەرە نێرێ کە تۆ لەسەر ئەخلاق و ڕەوشێکی جوانی ئەمە پاداشتی لەسەر زۆر موهیمە تێگەجا بێ ئینسان هەوڵ بدە ئادابەکانی پێغەمبەر چی بووە لە خۆیان تەطبیق و دابینی بکات بۆ ئیسبێنێ کە مرد یعنی لە ڕووی بێ بمرێت
لە ڕووی بێ بچێتە ناو گۆڕ لە ڕووی بێ لە قیامەتی شا سەربێنە دەرەوە و بەرەو سەرای مەحشەر بڕوا چکە لە سەرای مەحشەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشتەوە سەرچاوگەیەکی ئاویەتە سەرای مەحشەر حەوزێکی بۆ جوزکەم پیان حەوزی کەوسەر لەو حەوزە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدەستە پیرۆزەکانی خۆی ئاوەیە بە ئومەتەکەی جا هەر کەسێک لەو حەوزەی پێغەمبەری خوا ئاو بدا بەدەمی و ئاو بخواتەوە ئیتر هەتا تینووی نابێ ئەگەر مەسەلەن شەر بە تاوێ ئاوێشتێ بخواتەوە لەبەر خۆشی و لەزەتە نە لە بەخاتی تینوێتی ڕاست بەو ئاوە کە پێغەمبەری خوا پێدا تینوێتی هەمیشەیی ئەشکێت یعنی حساب ناکرێ بڵێ ملیارەها ساڵ هەتایە کە هەتایش ئەمێنێ تێگەی ئەمجا هەر لەو کاتەیە کۆمەڵێ لەم ئومەتی پێغەمبەر ئایانەوێ بێن بۆ حەوزەکەی پێغەمبەر ئاو بخۆنەوە چونکە هەموو خەڵک تینووە باشە تێگەی دەرگاوانی دۆزەخ ڕێگەیان لێگرن ئەڵێن نابێ بێ دوای پێغەمبەری خوا فەرمێمانە ئومەتی من بۆ ڕێگەیان لێگرن بێن ئاو بخۆنەوە دوای ئەڵێن قوربان ئەمانە دوای تۆ ڕقیان لە تۆ بوو شوێن تۆ نەکەوتن شوێن قورئان نەکەوتن دژی خوا بوون دژی پێغەمبەر بوون دژی قورئان بوون تێگەی لەبەر ئەوە ئەبێ ئەمانە بچن بۆ دۆزەخ دوای پێغەمبەری خوا خۆشفاعەتیان بۆ ناکە ئەفەرمێ فسحقا لهم ئەمانە بیان خەنە ناو ئاگری دۆزەخ و بە ئاگری دۆزەخ بیان هاڕێ ئەها عەمەل و کردەوەی باش ئینسان وا لێیەکان لە ڕووی بێ ببرێت ڕاستە بڵێن ڕەحمەتێ لە ڕووی بێ بچێتە خزمەتی پێغەمبەر ئاو بخواتەوە ئەوە زۆر مهمە کە تۆ لە ڕووت بێ بچیتە سەر حەوزەکەی پێغەمبەر و پێغەمبەر بەدەستە پیرۆزەکانی خۆی ئاو بداتێ جا چ کاتێەوە ئاوە دەداتی پێغەمبەری خوا کە تۆ لە دنیایە شوێن ئەو کەوتووی ڕاستە شوێن ئاکارە شیرینەکانی کەوتووی شوێن ئەخلاق و ئادابە جوانەکانی پێغەمبەر کەوتوبی ئەو کاتە پێغەمبەری خوا بەدەستە پیرۆزەکانی خۆی ئاو دەداتێ تینوێتی هەمیشەیی دەشکێ الله مامۆستاگیان جەزاک الله دەستەکانم خۆش بێت مامۆستا پێم باشە باسی ڕەمەزان کەم بەس پێش ڕەمەزان دەمێ وچانێک وەرگرم باشە گوێ لە سرودێک بگرین یا شتێک بە دڵی جەنابتان بێت لە ڕووی ئاینەوە مناجات بێت هەر شتێک بێت چیت پێخۆشی گوێ لێ بگرین و وچانێکین و دێنەوە درێژی قسەکان خزمەت لە ئێمە چیت پێخۆشە گوێ لە چیەک دی وڵای وتارەکەم پێخۆش وتار بێت ئەی بۆ گوێ لە مناجاتێک نەگرین باشە مناجات لەوانەیە لەگەڵ بەرنامەکەیمەیە زیاتر بگونجێت وانە پەیامەکانی جەنابتان هەمووی وەکو وتارێک و پەیامێکی باش شەڵاگەن لە لای بیسەر و بینەرەکان باشە باوا بێ باش دەچمە وچان و دێم وڵاتە بمبەن بۆ شارەکەی پێغەمبەر دەبمبەن بۆ شارەکەی پێغەمبەر کە بەڵکو شاد ببمەوە بە ڕەوڵەی سەیدی سەروەر پەنام ڕەسوول ئەڵڵایەوە شەفیعی ڕۆژی مەحشەر عتر و گوڵاوە دەوری ڕەوڵەی پێغەمبەر دڵی مسک و لەولاوە بەڵام سەد قات زیاتر تەماشای ڕەوڵەی حەزرەوە ڕۆحی مرد و حەیئەکەوە تەماشای ڕەوڵەی حەزرەوە ڕۆحی مرد و حەیئەکەوە نەزەر یا ڕەسوول الله لە میحنەت بمهێنە دەر دەبمبەن بۆ شارەکەی پێغەمبەر کە بەڵکو شاد ببمەوە بە ڕەوڵەی سەیدی سەروەر پەنام ڕەسوول ئەڵڵایەوە شەفیعی ڕۆژی مەحشەر
لمدينة دا جمايا بركتي ذو عالم لمدينة دا جمايا خاكي شفاي دردانا أبي بوجيان مرهما ربي دعوة بكي جاري بجمع مدينة ربي دعوة بكي جاري بجمع مدينة تاوي بحاسمة تاوي بحاسمة لساي فخري علامة لساي فخري علامة دبن بن 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 بوشاركي پیغمبر دبن بن 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 بوشاركي پیغمبر كبلكو شار دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا بۆ مامۆستایانی ئاینی قورئان خوێندن چوونە مزگەوت سەردانکردن کاری باش ئەمە سیفاتە باشەکانن کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆرجار تەکیدی لەسەر کراوەتەوە بەڵام بەدەلەوە ئێوە دەکرێت گوێ لە مناجات گوێ لە سرود و لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا ڕێبەمانە دراوە وانە جەنابتان کاتتانداناوە بۆ گوێگرتن لە سرود و مناجات و ئەو شتانە هەندێک جار من بە تایبەتی گوێگرم لە مەسەڵەن هەندێک سرود یا هەندێک بابەتی جوان کە هەندێک گوێی بۆ گرم و خولاسە هەندێک سوادەشی لێکم بەڵێ سفادەشی هەیە بەڵێ باشە مامۆستا باسی ڕەمەزانەکە بکەم وەکو لە پێش و ناوبڕەکەەوە باسم کرد یعنی هەندێک خەڵکان نەگەڕاونەتەوە تا ئێستا ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین ئێستا فرسەتێکی باش نییە بۆ ئەوی کە بگەڕێینەوە زیاتر بتوانین داواکانی خۆمان بەخوای خۆمان بگەێنین تا خوش وەڵامان باتەوە بەڵەجا من ڕۆژێک لە ڕادیۆی سوننا بەنامەیەکم هەبوو بەڵێ ئەوە باسی ئەو ئادابانەمان کرد کە یاری مەسەلەن خەڵکی پێویستە پابەندی ئەم بابەتانە بێ بۆ ئەوەی کە لە ڕووی بێ بەرەو بازاڕی خوا بڕوە و یعنی لە ڕووی بێ کە بڵێ ئومەتی پێغەمبەر و عەبدی خوا بەڕاستی بەڵێ باسییانی بابەتم کرد جا برادێک بووی باس وتی ڕۆژێک لە سایرێکا سەر کەوتم وتی کابرای تاکسی ئاوا ڕادیۆکەی کردەوە لەسەر ڕادیۆی سوننە بوو بەڵێ وتیەوە چۆنە لەسەر ڕادیۆی سوننەی ئەمە وتی وەڵاهی ئەمە ڕۆژێکیان مەلایەک هەیە بە ناوی مەلا مەحموودی ئازادی لەم ڕادیۆی سوننە وتاری خوێندەوە من شەخصێک بووم نە ئیمانم بەخوا بوو نە ئیمانم بە قورئان بوو نە ئیمانم بە پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو قسەی ناشیشمە کرد بەرامبەریان بەڵام کە ئەم کە کوێم بۆ گرت ئەو تاریخ خوێندەوە هەموو بێنم نیشە سەر عارق لە دواییە تۆبەیەکم لێ کرد و ڕۆشتم بۆ ماڵەوە خۆم شۆرد ئەوی ئیسا شەونوێشم ناڕوە هەندێک باسی ئیمان و بڕوا و ئاکاری جوانم کرد و ئاکارە جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چونکە ئێمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئەبێ بمرین بێگومان لە دەسەڵاتی کەسماندا نییە بەڵام مردن بە حەقیقەت تۆ لە دەست خۆتان نییە ڕاست تۆ خۆت چەندە نزیکی لە خۆت مردن لە تۆ نزیکترەکە بە خۆت جا لەبەرەوە کە ئێمە مردن لە خۆمان نزیکترەوە بە خۆمان با کارێ بکەین لە ڕوومان بێ بمرین لە ڕوومان بێ بچینە خزمەت پێغەمبەر ئاوەکەمان پێ بدە ئەگە تۆ لە ڕوو نەهات بمری لە ڕوو نایە بچیتە ناو گۆڕۆ لە ڕوود نایە مەسەلەن لە قیامەتە بچیتە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەبەرەوە تۆ ئاکارەکانت باش نەبووە جا لەبەرەوە ئەبێ ئێمە بە حەقاد یعنی قورئان چی فەرم بووە حرف بە حرف و پیر بە پیر لە خۆمانە تەطبیق و دابینی بکەین ناکەوینە هەڵەوە بۆ ئەوەی کە سەربەرزی هەم دین هەم قیامەت بین سەربەرز بین لەلایەنی خوای گەورەوە سەربەرز بین لەلایەنی قورئانەوە سەربەرز بین لەلایەنی پێغەمبەری ئیسلامەوە باشە مامۆستا کە باس لە ڕەمەزان دەکرێت زۆر جار لێرە و لەوێ بەس ئێمە دەڵین بە ڕۆژووین ئەی بۆ نەڵین با چاومان بە ڕۆژوو بێت دەممان بە ڕۆژوو بێ وەکو جەنابتان گوتان گوێمان بە ڕۆژوو بێت قاچەکانمان بە ڕۆژوو بن وانە
ئەمە بە ڕۆژوگرتن تەنها بۆ زمان کراوە بۆ دەم کراوە یاخود نەخیر بۆ تاوی ئۆرگانەکان جستە کراوە نەخۆ ڕۆژ و ڕۆژوو هەر بۆ ئەوە نییە کە تۆ منعی خواردن و خواردنەوە بکەیت بەڵێ جگەل لەوە ئەبێت تۆ بە ئەندامەکانیتیش لە حرام بپارێزی بەڵێ چونکە وەکو مەعیدە و دەمەمانت بە ڕۆژووە دەستیشت بە ڕۆژووە ڕاست قاچشت بە ڕۆژووە چاویشت بە ڕۆژووە گوێشت بە ڕۆژووە ئەبێ ئەمانە لە حرام بپارێزی ڕاست تێگەی ئەمجار کە لە حرام نەتپاراست ئێوارە ڕۆژەکەشکان بە سەوابێکی بەتاڵەوە ڕۆیتەوە بەتاڵەوە هەر خۆت برسی کردووە وانە جا مامۆستا ئەمە لە واقعدا قبول نییە قبول نییە یعنی نابێ ئەبێ مەسەل ئینسان هەمووی یانی بە ڕۆژوو چونکە ئێستا یعنی لە بەرکەوتنی ڕۆژانەدا جەنابەت تەبعەن ئۆتۆمبیلت توێیە دەچیت ئۆتۆمبیلی بەرامبەر فولت بۆ لێیان لە پشتەوە ئیزعاج دەکات دێتە تەنیشتەوە هەر بێزارت دەکات کەسەی دەکەیت سترێسی دەرونیە لە ڕۆژوەکەەوە بۆی دروست بووە خۆی دەبێ بە پێچەوانەکەەوە بێ مامۆستا بەڕای بەڕێستان ینی من هەموو لە بەرنامەکانی کەشا گوتومە کە دەبوو خەڵکانی ئێمە ئەوانەی کە پەیڕەوی دینی پیرۆزی ئیسلامەکەن کە ڕۆژوو دەگرن تاعەت دەکەن دەبێ ئاگداری ڕفتار و کردار و بابلن کارە باشەکانی ڕۆژانەیان وانە بە پێچەوانەکەیەوە ڕۆژەکە بەتاڵ ناکاتەوە ڕۆژەکە بڵێن بەتاڵ بێت و بەتاڵ نابێت ساوەکەی نامێنە کەم باشە ساڵ بە پاداشەکەی کەمە بێت تۆ کە خۆت برسی کردووە بۆچی ئەسی فەرزەکەی لە کۆڵەکەوێ لاکین ئەو سەوابەی کە ئەم بە هیوایەتی لێ بچڕاو باش تێگەی ئێمە بۆچی بە ڕۆژووی بۆ ئەوی کەوا ساواب و پاداشی گەورە لەگەڵ ئێوارە تەسلیمی خوای گەورە بکەین باش باش مامۆستا پرسیارێکی دیکە بکەم ئەوانەی کە زۆر جار کحوول دەخۆنەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەرکی دەکەن و هەندێکیان دێن ڕۆژوو دەگرن لە دوای ڕەمەزان و دووبارە دەست پێ دەکەنەوە ئەمە چی دەگەیەنێت وڵڵا هێزای چۆنە یعنی بە حەقەت و ئەمانە کە لەو کاتانە مەسەلەن لە مانگی ڕەمەزان تەرکی و کارەوە کارێکی باش بەڵێ وەکو واقعی خۆی باشە هیوایەک ماوەتیایە ینی ئینشاءڵڵا وەختێکەکە بێت کە بەجاری تەرکی بکەن تێگەی لەبەر ئەوە لە دوایی ئەچێتەوە ناو گونا بەڵام ئەم مانگی ڕەمەزانەکە فڕتەکەی لە کۆڵ کەوتووە لاکن هەندێک سەواب و پاداشی کە دەستکەوت بێ بەوانەدای ئەخرجێنێتەوە دای ئەخرجێنێتەوە کە تۆ مەسەلەن مەشروب بێ کرد خواردەوە یان ئەو کارە حرامەت کرد تو هەچی چاکەتە نامێنێ هەموو سفرە بێتەوە ڕاست جا لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ بەڕاستی یعنی مەسەلەن کە تۆ ڕۆژوو ئەگریت ئەو نوێژە ئەەکەیت ئەبێ ئاگال لە سەواب و پاداشەکان بێ بۆی کە با بمێنێتەوە لە خەزێنەی خوای گەورە تۆ سبەینێ بەسەر بەرزی بڕۆی بۆ بارەگای خۆ باشە خاڵێکی کەشەیە هەندێک لەوانەی کە ڕۆژوو دەگرن بە تایبەتی لە ئێستادا تا نیوەڕۆ تا سعات 1 و 2 دەخەون ئەڵێن کاکە شەو ڕۆژوومانگرتۆ هیلاکی ئەمەش هەر وەکو ڕۆژوگرێکی ئەتیادی کە بەیانی سعات 6 بۆ نمونە کارێک و فەرمانێکی ڕۆژانەی هەیە کە ڕۆژوش دەگرێت هەر هەمان قبولکردنی هەیە یاخود جیاوازە وڵا ئەزای چۆن ئێستا ئەوەی کە مەسەلەن بەیانیەکەوێتانی ئەوڕۆ نوێژی بەیانیەکان دێنێ خەوێتانی ئەوڕۆ بەڵێ نوێژی بەیانیەکات بێگومانە بێ نوێژی بەیانی مشکلە نییە تکەمانم نوێژی بەیانی کرد بێ هەر بەخێر بۆ هەر بەخێر بۆ مشکلە نییە مشکلە نییە مادام مشکلی ژیانی نەبێ بەڵێ کە بچێ بەدەمیەوە قەی ناکە ئەوەی زۆر هیلاکە بێ مامۆستا ئەلا تەقدیر سەوابەکەی زیاترە خێری زیاتری بۆ وایە مامۆستا زۆر جار ئێستا من ئێمە مەسەلەن کاتی خۆی مەسەل لە ڕەمەزانە بەڵێ باوکم لە ڕەمەزانە درێویە کرد بەڵێ یعنی آخر تۆ ڕەمەزان بێ لە هاوی نابێ بچی درێوی گەنمکەی درێوی جۆ بکەیت ئەمە ناڕەحەتە ڕاستە بۆ خۆت نەتکردەوە مامۆستا بینی من درۆ لە سەردەمی تۆیان نەبوو تێو پەڕاندووە فەقێ بووم لە فەقێتی ئەو کاتەش من لە هاوینا بووم بەڵێ یان مەلا بووم یان فەقێ بووم لەبەرەوە لە شوێنی ڕەحەتا بووم باشە مامۆستایانی ینی بەشێکیان بەشێکی دینەکەی قسە خۆشیە یعنی تۆ زۆر جار دەچیتە بەرامبەر کەسێکی تووڕەوە بتەوێ تو قسەی خۆشی بۆ بکەی بۆ ئەوی بێتەوە سەرڕێی ڕاستە تا ئێستا ئەمەد لێ هاتۆتە پێش زۆر شیوە هاتۆتە ڕێگەمان جا بەڕاستی من سەفرێک لە ڕادیۆی سوننا بەڵێ بەنامەم هەبوو بەڵێ
پیاوێک تەلەفۆنی بۆم کرد وتی قوربان من ئەم خێزانەم ینی کە کەوتە شەویت ئاهوناڵەیەکی تا بەیانی بەڵام بەیانی کە ڕۆژ بۆ هیچ ئەلەم و ئێشی تیا نییە دوایی منیوتم کاک فڵان کەس تەبعا ناوەکانیان نووسین کاک فڵان کەس تۆش مادەم وایە ڕۆژی لێ بکە بە شەو و شەوی لێ بکە بە ڕۆژ باشە چۆن مامۆستا ئیتر وتی کۆراخە ماوەسا مناڵمانەیە و شتمانەیە بە ڕۆژە و ناکرێ و خوشە و حسابی بۆ کۆم ڕۆژەکە وتم با بە هەر مناڵەی خولاسە 500 تمەنی دیناری بەرێ مەژغوڵیان قسەنیاکە ئیتر دەستمان کرد بە پێکەنینجا لەو دوا کوڕێکی پیاڵێڵێ باوە تۆ ئەو تەلەفۆنە بۆ مامۆستا مەلا مەحموود کردووە تەلەفۆن بۆ نەکردا خۆمانە چون بۆ لای پرسیار لێ بکردایە بەڵێ وتی کوڕۆڵە یا خۆ هەر خۆم و خۆی بووین نێزانێ مەسال من لە تەلەڤیزیۆن ڕادیۆ هینم داکە بڵێ خەڵکی ویان جا بەڕاستی ئێمە شتی کەچی ئەزانمشی باشێ لایە جەنابتان ئەزانم لەو کاتانەی کە بۆ نمونە جیابوونەوەیە بۆ نمونە کێشەی نێوان دوو خێزانە هەرچەند هەندێکشت هەند سەڕین بەڵام هەندێشتیش هەند کلای ئێوەن دەبنەوە بەوانە بۆوانیکە وانە ئێمە لەوانەیە ئێستا ئەمە باسکەین لەوانەیە تۆزە بەو شێوە بڵم تەنزامێز بێ بەڵام وانە بەخشە وانە تۆ دەبێت مافی خێزانەکەت بدەیت کە پێغەمەریان صلی الله علیه وسلم مافی خێزانەکانی داوە وانە کەم تەرخەمی لە خێزاندا نەکردووە جەنابەت ئەم پەیامەت پێداوە تۆ باس لە مافی خێزانەکەت کردو وانە لەوانەیە بە شێوەیەکی تۆزە ئەی با بڵێن تام و چێژەکەت پێوە کردوێ چیکە وڵی جا خێزان ڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر ینی گرنگی پێداوە کە ئینسان لەگەڵ خێزانیا باش بێت لەگەڵ خێزانیا میهرەبان بێت جا من ئێستا سێ خێزانم هەیە بارەکەڵڵا حازرن با بڵێن بەڵێ ئێوەڵڵا مامۆستا وەزعی سێ خێزان خۆشە پرسیارە بکەین بزانین جا تۆ بڕوانە من مامۆستایمە کەسانێکی بێت کاتی خۆی بڕوانە من عەمەل لە نەخۆشیە لە مەعیدەما دروست بوو شێرپەنجە بوو عملیاتیان کردم یاخوا سەلامەت بی مەعیدەمیان کرد بە چوار بەش سێ بەشیان فڕێدا بەڵێ دواییت لە خستەخانەی وای چوار پێنج جار هینیان بۆ کردم چیمیایی بەڵێ لەش ساڵیش جا دوایی کە عملیاتیان کردم دکتۆر عومەر هەورانیەیە لەگەڵ دکتۆر دیاری بەڵێ چا دکتۆر لەسەرم بوون هینێکە لاکەلەکەم دانابوو وڵاسە شتێکەوە چپەڵی تێ بچێ پاشی هەنوو ڕۆژ دکتۆر عومەر هات بۆ ماڵەوە بۆلام بۆ ماڵەمان هات بۆ ماڵەوەینەکەی دەرهێنا و تەقەڵکیاوی شوێنەکەی وتی پێ ناکایەتی تیابێ وتی حەزت لە چییە؟ باشە وتم حەزم لە گۆشتە وتی چۆنی حەزت لە گۆشتە وتم قوربان حەزم لێیەتی گۆشت بە کوڵاوی بە برژاوی بە کاڵی وتی کاڵی یانی وتم یانی ژن خەیرە زۆر دەستی کرد بە پێکەنین دکتۆر جا بەڕاستی ئینسان ئەگەر ئافەتی ساڵحەی هەبێ پیاوەکەی ساڵحە بێ ساڵح بێ ئیتر ئەمە ژیانێکی کامەرانی بەختەوەریە بن بەڕێوە بەڵێ باشە مامۆستا هەندێک پیاو هەن کێشیان نییە پێویستیان بە ژنیکە نییە بەڵام لە عینادیا ژنیکە دێنە نابێت لە عینادیا بێ لە عینادیا نابێت لە عینادیا نابێت لە عینادیا بێ باشی لێ ناکەوێت بەڵێ کاریگەری خراپی بێسبینی باشە ئەی مامۆستا ئێستا وەکو تەجروبەکە بەڕێستان تەجروبەتانەیە باشە تاوان لە دینیشە ئەمە ڕێگە پێدراوە ئەمە ئێمە قسەیەک نییە خوانەکردەوە کۆ بێ قرس نییە بۆ هاوسەرگیری یا بۆ پیاو کەسێ هاوسەری هەبێت یا چۆن دەتوانین ئەو تەوازنە ڕاگرین وڵی جا تۆ بڕوانە یعنی تۆ کە کابرا یعنی هەڵەسێت بۆی دوژن بێنێ یا سیان یا چوار بێنێ ئەبێت ماشە ئیمکانیەتی خۆی بکە ئیمکانیت ئەگە ئیمکانیەتی هەبوو ئیتی مشکلیان نابێت یعنی سێژن بە پیاوی ژیر بەڕێواچێت بە حەقەت دەبێ ئیمکانیەتی هەبێ مافی هەرسێکیان بات مافی هەرسێکیان بدە بەڵێ
تێگەی بە شێوازێکی ڕێکوپێک لەگەڵیان هەڵسو کەوت کە ئینشاءڵڵا باشە بێت چکە بینی مەسەلەن تێگەی سەحابەی پێغەمبەر دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەمیان سێژن و تواژین نەبوو بێ بەڵێ هەیان بووە یانی مەسەلەن ئیسەی لە ناو عەرەبە بڕۆ تماشاکەی دوژنە سێژنە تواژنە لەم ساڵانی پێشوە لەم لای عەرەبەتە هینێک هەبوو خولاسە شوێنی ئاوارەکانی پەناگا لەوێ هەن بوو ئەو پیاوێکی لێ بوو چواژنی هەبوو عەرەب بوو دا ئاوارەش بوو نازانم 36 مناڵی هەبوو لیان بارەکەڵڵا تێگەی جا لەوانەیە ڕۆژێ بێ عەرەب بەسەر کووردا سەرکەون ئەوان ئەوە و هینیان زۆر ببێ نەوەیان زۆر ببێ ئیتر کورد ئەمە پرسیارێکە مامۆستا ئێستا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە ڕێبە سێژن دراوە بەبێ سەبەب ڕێنەدراوە ڕێبە چوار سێژن بۆ ئەفو چوارژن دراوە باشە مامۆستا تۆ من لە سێکەی ئەوەزانەوە ئیشەڵا بەتەمای بیکەی بە چوار وڵاجان بە هیوا هەر هەم بەڵامی تر ئەگەر یعنی ئەگە خوا بیکا فرسەت بێت سێگەی کە ڕازی بن ئارەوەڵی تر وانە سنەتەکە ئەگاتە شوێنەکەم بە بەڵامی تر ئەوش کە یعنی ئیمکانیە دەزانێ ڕاست توانای خۆ دەزانێ ئەوانەی نا وەکو حەز دەکەن حەزم لیدی بەڵێ مامۆستا ینی بۆ نەوە خستنەوە لای جەنابیشتانەوە گرنگە کە هەبێت زۆر گرنگ وانە چکە وەکو جەنابتان گوتان ئێمە مستەقبلمانە ئایندەمان بنەوە کارمانەوە بەستراوەتەوە بەڵێجا من برایەک ویستی ژن بهێنێ ژری دووهەم بەڵێ وتی من ئەبێ ژنێ بێنمی دووهەم نابێ مناڵی ببێ ئەوە چی ئەی بووە ژنەکەی تری دوو مناڵیە دوو مناڵەکەی کچن بەڵێ لە ژنەکەی تری دوو کچی هەیە ئەڵێ نابێ ئەم مناڵی ببێ وتم کاکە بووە لەوانەیە ئەم مناڵێکی ببێ ئەم مناڵە وڵاتێ بابڕێەوە ببێتە سەرکردەیەک ببێتە سەرکردەیەکی گەورە ببێتەکە پیاوێکی لە خۆ چاکتر بێت ئاستا و سەرکردانشکان هەمویان مناڵ لەبەرەوە ڕێگە نییە بۆ ئەوەی کە تۆ بەرگری لێ بکەی لە مناڵ نەبوون بەڵێ مامۆستا شتێکی کە هەیە لە مەسەلە هەرزەواجەکە قاڵبمەوە هەندێک لە ئافرەتان یا پیاوان هەیە مناڵیان نابێت یاخود هەیە هەر چۆنێکەیە لە زەواجەکە سەرکەوتو نەبووە مناڵی بەسەراکەوتووە دەیەوێت وەکو جەنابتان دەڵێن ژنێک بێنن کە مناڵی نەبێت و مناڵەکانی بۆ بەخێو بکات ئەوە گونجاوە وڵی زۆر وان ڕێەکەوێ مەسەلەن شخصی وا هەیە ژنەکە مناڵی هەتیوێ لە بەخاتی مناڵەتوانە هەیەکە مارەیەکە و بۆی کە خزمەتیان ئەو بە خێریش بۆ یشێتەوە بەڵێ ئەو بەخێر بۆ یشکێتەوە هەم ژنیشیتی بەڵێ بەڵێ ئەی هەی وەکو وتم لە عینادیە مەسەلەی زەوان شتێکی سەرکەوتووە بێت لە عینادیە ئیلا عینادی نابێ ئینسان عیناد بێت لە عینادی کار بکات باش بەڵێ باشە یعنی ئەبێ مەسەلەن تۆ کارێ پێی کارەکە خوا پێی خۆش بێ پێغەمبەری خوا پێی خۆش بێ بەڵێ جا ئەو شتێکی خوا پێی خۆشە کە عینادییان نەبێ باشە لە دینی پیرۆزی ئیسلام غیرە دڵپیسی هەیە بژن بەرامبەر پیا و پیا بەرامبەر دڵپیسی هەبێت نابێ هەبێت دڵپیسی خراپە خێزانەکانی جەنابە هیچیان غیرەیان نییە بەرامبەر جەنابەت نییانە نەوانان نییە منی لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ ئەمەش بەشێکە لێک تێگەشتن لە نێوان ژن و هاوسەراندا مامۆستا بەرەکەت بکەوێتە تەمەندەوە سەلامت بیا من شتێکم ینی پێش دوعاکانمان شتێکە بۆ لە بیرم چێت کە لای جەنابتان جێگەی گرنگی بەهابێت وڵی جا هەندێک بابەت هەیە بەڵێ تێگەی وەکو چی پێویستی بە یانی ئەوە هەیە کە ئینسان ملکەچی بەرنامەی خوا بێ بەدڵنیایەوە ملکەچی بەرنامەی خوای گەورە بێ مەسەلەن ئێمە ماڵمان لە ئێران بوو بەڵێ ماڵێ دراوسێمان بوو پیانەوت ئاغای غولامی بەڵێ ئاغای غولامی بوو خەڵکی دێک بوو پیانە و دەی هەمەکەسی لە بینی هەمەدان و قوڕوا بوو بەڵێ 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 شارەزان بەڵێ جا باسی ساڵی گرانیەکەی کرد بەڵێ وتی ئەو ساڵی گرانیە وتی دراوسەیەکمان هەبوو هەر لەو دێ خۆمانە لە دێ هەمەکەسی بەڵێ ئەو خۆی بچای خۆی بینی بووی بەڵێ
وتی گرانی بوو خەڵک هیچی نەبوو لە ماڵە نان نەبوو ئاوین نەبوو خۆلاسە زیندگی نەبوو مێردێک مناڵێکیان نەبوو لە برسا کەوت بوون ئیتر پیاوەکەی بەژنەکەی وت بە ئەم مناڵە سەر بڕین و گۆشتەکەی بخۆین ژنەکە وتی پاڕا و گریان وتی کاری وامەکە با لە برسا ببرین نامانەوێ کاری وا بکەین وتی ئللا هەن سەریە بڕم دواییتە ژنە دەسەڵاتی نەبوو وتی بژای تۆ سەری نابڕۆی بەم لەو دیەوە سەریە بڕم کێ بوو لەو دیویانەوە بۆی کە تۆ چاوتەوەی نەبێ مناڵەکەی کردە ماوەشی مناڵ ئەیتە باوەشیە کرد بە باوشە کردێ ماوەشی و بردی بۆ شیوەکە کە چەقۆشی لەگەڵ خۆیان برد کە لەوێ سەری بڕێ و بهێنێتەوە کە چوو تماشای کرد دوو حەیوانە کێوی شەڕقۆچیان کردووە شاخیان گیراوەتە یەک مەرەخەز نابن وەڵا چوو می یەکیان لێ کردەوە ئەو یەکەتیران بە ملەکەی ئەمەوە ڕۆی دواییتر ئەمی مناڵەکە کردە باوەش ئەوش یا بە کۆڵی هێنایەوە وتی ها ئەمە بەرانەکەی حەزرەتی ئیسماعیلە کە خوای گەورە و میێرەبان بۆی نار لە باتی قوربانیەکەی مامەسامەوانەیەکی جوانە وەڵایتر دوایی ئیتر کوڕەکەیشیان ئەلحەمدولیلا وتی گەورە بوو مناڵەکەیان گەورە بوو لە خوا بەزیابی ئیتر ئەو گۆشەی بەشی ماوەیەکی زۆری کردن خوا دییان و دوایی خوا دەرگای زیندنی لێکردنەوە ئەگەر ئەوەی نەبیان لەوەنە مناڵەکەی سەر بڕێ بە سەبڕاوی هێناوە ڕاستە کە ویژان ئازابیشی بە دوای خۆیدا دەهێنا جایتر مەسەلەن یعنی هەندێک بابەتی ئاوا هەیە کە چیت لابوو مامۆستا ئەم بابەتە بابەتێکی ئەفسانەیی نییە واقعیە وانە واقعی خۆی بەچای خۆی بینیوەم پیاوە کە بۆ منی گەڕاوە بەڵێ یابی کە لە ڕابردووە ڕوویاوە هەمووی وانەیە بۆ ئێستا من زۆر جار تا مامۆستا ئەو پەیامە ئامادەکان دەمەوێت بڵێم لە خوا بەزیابێ ئێستا ڕسق و ڕۆزیەکی باش بەسەرماندا ڕژاوە زۆر جار ئێمە لەم مودەی کۆتاییە لەوانەیە هەندێک ناشکریمان کرد بێت ئەسە بە بیسەر و بینەر دەڵێم ناشکریەکان چییە کارەبای 24 کاتژمێریت بۆ چییە ئێستا بە چراکەشەوە ماڵەکەمان ڕووناک نابێتەوە هەچ کەسمان دەبینین شاحینەیەک و مۆبایلێک لە گیرفانماندایە و خواخوای پلاکێکمانە تۆزێ مۆبایلەکانمان پێشاحنکەینەوە سێریکە نیعمەتێکی گەورە کارەبا و ڕووناکی خوایەتی جاران بە چرایەکەوە بە مۆمێکەوە ژیان دەکرا بەڵام لە ئێستادا ئەم جیلی کە ڕاهاتووە ئەم ژیانە لەوانەیە قورس بێت تەقبول نەکرێت جا من زۆر جا قسەکەم لەسەر کارەباکە وەکو نمونە دێنمەوە قسەکەم لەسەر شکرانە بژێریەکەیە قسەکە لەسەر ئەو نیعمەتە باشانەیە کە خوایەتی قسەکەم لەسەر ئەو خواردنە باشەیە کە ئێواران کاتێک ڕۆژوو دەشکێنی لەسەر سفرەکانمان نازانین پەلاماری چه خواردنێک بین کە خوای گەورە ئەم هەموو نیعمەتە باشەی پێین دەبێ بڵێن خوایش سپاس بۆ ئەو نیعمەتە باشانە سپاس بۆ ئەو ژیانە باشەی سپاس بۆ ئەم کوردستانە باشەی کە بە ئێمەت بەخشیوە لەوانەیە لێرە و لەوێ ئەگەر ناشکریەکمان بێ بە نازەوە لێمان قبوڵکەی بە ناشکری لەمان قبوڵ نەکەی مامۆستاگیان یاخوا سەلامەت زای چۆن یاری مەسەلا هەندێک جاری وا هەیە بۆیە ئینسان عملی ساڵح بکات کە داری باشە بێت چونکە مرگ دەرفەت نایەت لە فرسەت هەیە بوت بەڵێ جا بۆیە سەفرێک ئەو منە خۆم بینیومە پیاوێک سایقی پاس بوو بەڵێ لە پاسەوە هات ینی لە بینی سێ ساق و پێنجۆن بۆ سلەیمانی بەڵێ سارێکی شووتی لە پێشیەوە بوو لە ناو شووتیەکان مارێک ئاوا سەری هێنا دەرەوە لە ناو شووتیەکانە ئەمیش هۆڕین لیا بۆ کابرا بێسێ بۆ مارێ ناو شووتیەکانایە کاکە تۆ لە لای ئەربەت بەملاوە تۆ بەم شووتیم کەمارەکەی تیا بچتە ناو شار و دوای شار قەرەباڵغ و بدا بەیەکێک و تۆ گونابارەبی لەم دەشتا یان کوژرێ یان بۆ خۆی ڕوا لەم دەشتا هەدەفەکەی بوو کە من بێ دوایی ئەم کابرا سارەکەی ڕاوەسان دوایی ئەویش پاسەکە ڕاوەسان هاتە خوارەوە شووتیاندا ئەگەر سوبحان الله ئەم مارە هادای بە ساحیبی پاسەکەەوە ساق پاسەکەەوە ئەوەی کە ئیشارەکەی کرد ئەو بۆ خۆی نەگەشتە خەسەخانە ئەمری خوای کردوم مرد بەڵێ ئەمە شێکە کە لەوانەی کە زۆر جار شتێکە بەڵایەکە بەسەر ئەوی کە تێپەڕێت و مرد نەکەش مەسەلەن ئەممارە بەمە بەستی ئەو پاسەوە ینی جۆرێ بڕوانت ماشاکی خوا بە شێوازێک
مەرگی بۆ ناکە بە فکریان هاتبوو. ڕاستە کەواتەوەکو جەنابتان لە نێوەڕۆکی بەرنامەکەیە گوتتان جوانترین شت ئەوەیە کە ڕێز و حرمەتی تەمەنمان بگرین و بتوانین بە باشی ڕەفتارکەین و بتوانین خوا لە خۆمان ڕازیکەین و چواردەورەکەمان لە خۆمان ڕازیکەین و خەڵکانێکی زمان پاراوە بین و بتوانین باش بخەینەوە نێو کۆمەڵگە. اینجا مەسەلەن بزانە خوای گەورە و میهرەبان موژدەی خۆشی هەیە بەڵێ کە فەرمێت إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا. باشە بەڵێ فەرمێ ئەوانەی کە ئیمان و بڕوایکە ڕاستەقینانێ و عملی چاکرداری باشەکەن ئەوانە شوێنی جەنەت الفردەوسە. الله مامۆستاگیان ئەوە موژدەیەکی خۆشی قورئانیە کە خوایدا بە ئینسانانە کە عملی ساڵح و کرداری باش و ئیمانێکی پتە و قایم لەو دەرونیا جێگیر. مامۆستاگیان یەخوا نمونەت زیاد بێت. براگەورەکەم دوعای کۆتاییمان بۆ بکە و بە ڕوو لە خوای گەورە بکەین و بەخوا چاکمان بۆ بکات. لە خوای گەورە و میهرەبان پاڕێنەوەڵی یا ڕەبی خوایە بۆ قاتی گەورەی خۆت و زات و سیفات و ناوەجوانەکانت خوایە بە ئیمان و بمانژێنی بە ئیمان و بمانمرێنی بە ئیمان و زین و بمانکەیتەوە. یا ڕەبی خوایە لە ڕوومان بێ بمرین لە ڕوومان بێ بچینە بازاڕەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. یا ڕەبی خوایە لە میهرەبانی و لە سەخاوەتی خۆت بێبەشمان نەکەیت. یا ڕەبی خوایە لە عەزابی قبر و عەزابی جەهەنەم و دۆزەق بمان پارێزی. یا ڕەبی خوایە داخلی بەهەشتەکەی خۆتمان کەی لە بەهەشتەکەی خۆتا خوای گەورە و میهرەبان بمان ڕازێنیتەوە. یا ڕەبی خوایە لەم مانگی ڕەمەزانەدا عەفو و لێبوردنی خۆت بەسەرمانە بارێنی یا ڕەبەل عیززا. یا ڕەبی خوایە ڕۆژووی مانگی ڕەمەزان و عەمەل و کردەوەمان لێ قبوڵ بکەی یا ڕەبی. یا ڕەبی خوایە ئەوانەی کە لە ڕێبازی ئیسلام لایەن داوە بیان گەڕێتەوە بۆ ڕێبازی ئیسلام. یا ڕەبی ئەوانەی کە وا قابلی ئیسلاح نین و ناگەڕێنەوە خوایە بە خراپترینی قەومی خۆت بیان فەوتێنی. یا ڕەبی خوایە بۆ خاتی گەورەی خۆت و زات و سوات و ناوەجوانەکانت ئەم ئومەتی موحەممەدا هەموو لە خزمەت پێغەمبەرە حەشرمان بکەیت. یا ڕەبی خوایە لە خزمەت پێغەمبەرە بن لە جەنەت الفیردەوس. یا ڕەبی خوایە بۆ خاتی گەورەی خۆت و زات و سوات و ناوەجوانەکانت لە گوناهەکانی خۆمان و خەسوکارمان و برا و دایک و باوکمان و باپیرەکانی هەردوو لامان خوایە خۆش ببی هەتا ئەگەنەوە سەر حەزەتی ئادەم و حەزرەتی حەوا. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. شكرا بما مساء جزاك الله سلام. بسر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تا ئەو کات لەگەڵمان بوون کاتێکی خۆشتان بۆ دەخوازم و خواتان لەگەڵ بێت.